مانگانە 100 ملیار دینار. دەمێکە پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری و بەشێک لە پەرلەمانتارانی دیکە بە بەڵگەودا تاوە قسە لەسەر زۆری داهاتی ناوخۆ و قاچاقچەتی لە سنوورەکان دەکەن و پێیان وایە شەفافیەت لەم داهاتانە و داهاتی نەوت وا دەکات حکومەت بەبێ لێبڕین بتوانێت موچەدا بەش بکات. ئەوە تا وتەبێژەکەی حکومەتیش گەیشتووە بۆ باوەڕێی ئەگەر میکانیزمێکی گونجاو هەبێت لە کۆکردنەوەی داهات حکومەت دەتوانێت بەبێ لێبڕین موچەدا بەش بکات و پێویستی بە بەغدایش نییە. پەرلەمانتارێکی کۆمەڵی دادگەری دەڵێت حکومەت ئیرادەی چاکسازی نییە، بە دڵنیاییەوە دەتوانێت بەبێ لێبڕین موچەدا بەش بکات بۆ مەرجەی گەندەڵی نەکرێت و کۆمپانیا حیزبیەکان واز لە قاچاقچەتی لە سنوورەکان بهێنن. ناکرێت تۆ موچەت پێ نەدرێ و لە سابی سوێک لە خەڵک ببڕی، بەڵام لەولا کۆمپانیا حیزبەکان بە ملیۆنان دۆلاریان دەستکەوێ مانگانە و ساڵانە. بەڵە داهات لە هەرێمی کوردستانە بەشی موچەی تەواوەکە بەشی خەرجیەکانەکە و من لە کۆنگرەی ڕۆژنامە نووسیە 2 هەفتە لەمەوە پێش بە تەواوەتی ئەم زانیاریانم خستە ڕوو. ئێستش بەرپرسانی حکومەتکە ئەو لێدوانانەدەن ئەو ڕاستی ئەسەلمێنن کە بەڵە داهات لە هەرێمی کوردستانە بەشی هەموو خەرجیەکانەکە، بەڵام پێویستمان بە چاکسازیەکی ڕاستەقینە و گۆڕینێکی ڕاستەقینە هەیە لە بەڕێوەبردنە. ئێمە لە لیژنەی دارایی لە 2 هەفتە لەمەوە پێش 4 وەزیرمان بانگێش کرد بۆ لیژنەکەمان، وەزیری ناوخۆ، پێشمەرگە، شەهیدان. ئەو سیانە هاتوون، بەڵام تا ئێستا وەزیری دارایی نەهاتووە. پارلەمانی کوردستان هەرچەندە یەکێک لە ئەرکەکانی لێپرسینەوەیە لە وەزیرەکان، بەڵام ئامادەنەبوونی بەشێک لە وەزیرەکانی حکومەت و کۆدەنگنەبوونی پەرلەمانتاران بربەست بووە لە بانگێشکردن و هێنانی وەزیرەکانی حکومەت بۆ پەرلەمان و لێپێچینەوە لەیان. سەپاندنی ئیرادەی زۆرینەی فراکسیۆنەکانیش گەورەترین گرفتی بۆ پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن دروست کردووە. سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان دەڵێت گەندەڵیەکی زۆر هەیە لە داهاتی ناوخۆ و مەلەفی نەوتدا. نزیکەی 823 کۆمپانیای نەوتی هەیە کە نازاندرێت چۆن کار دەکەن. پێویستە ڕێخستنەوە بکرێت لەو داهاتانەی کە تا ئێستا سەرچاوەکانیان ناڕوونە. ئەزانی بەهەدەردانێکی زۆر هەیە لە سەرچاوەکانی داهات. ئەگەڕوانە لە داهاتی نەوت 822 شەریکات و کۆمپانیا لە بواری نەوتا کارەکەن کە بەهەدەردانێکی زۆر هەیە. بەهەدەردان هەیە لە عەقدە نەوتیەکانە. ئەوە دەمێکە حکوومەت قسە لەسەر ئەوەکە کە پیاچوونەوە بە عەقدە نەوتیەکانەکە، بەڵام تاوەکو ئێستا بە عەمەل هیچمان نەبینیەوە. ئەڵێن هەنگاومدراوە، بەڵام بە عەمەل هیچ نەبینراوە. بە یادداشتی پەرلەمانتارانی فراکسیۆنی کۆمەڵ و بەشێک لە فراکسیۆنەکانی دیکە بڕیارە وەزیری دارایی و وەزیری سامانە سروشتیەکان و چەند وەزیرێکی دیکە بانگێشتی پەرلەمان بکرێت و لەسەر داهاتی ناوخۆ و بەردەوامی لێبڕینی موچە ڕوونکردنەوە بدەن، بەڵام تا ئێستا یادداشتەکە لە سەرۆکاتی پەرلەمانە و واژۆ لەسەر بانگێشکردنیان نەکراوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.